پەرلەمان وەک نوێنەرایەتی ئیرادەی میلەت کە ئێستا دامەزراوێکە پێویستە بڕیاردەربی لە ئەو بڕیارانەی کە پەیوەندی بە بەرژەوەندی باڵای نیشتیمانەکەی خۆمانەوەیە بە دڵنیاییەوە پەرلەمانی کوردستان بە هەمووی ئەو پێکاتانەی کە ئێستا هەن ناچێتە ناو ئەو چارچێوەی کە بڕیارێک دەربکە کە دژ بە مەسلحەتی میلەتەکەمان بیوە خزمەت بە ئاشتی و پێکەوە ژیان نەکات. ئەزانی خۆی ئەرچی هێزجولاندن ئەرچی وەزارەتی پێشمەرگەیەوە ئەرچی حکومەتە و پەرلەمانیش حەقی هەیە چاودێربی بەسەر حکومەت و پرسیار بکە لە هەر جوڵەیەک کە حکومەت بڕیاریدانی هۆکارەکەی مەبەستەکەی ئەمە ئەرچی پەرلەمانە بە دڵنیایی و پەرلەمانیش بە تایبەتی لیژنەی پێشمەرگە متابعی ئەو شتانە دەکەن. ئەلبەتە دەبێت ئەو مەسائلانە دەبێت لە ئەو لە پەرلەمان لەسەر ئاستی هێزە سیاسەکانش دەبێت بێتە زوڵاندن دەبێتە باسکردن. هەتا ئێستا لەگەڵ پەرلەمان و لەگەڵ لایەنە سیاسەکان دانەنیشتینە ئێمە وەکو یەکێتی پەرلەمانتارانی کوردستان ئەو مەسەرەمان لەگەڵ باس نەکردیە. طبعاً ئێستا ئەو کۆنفرانسەی کە دەبەستین دوای کۆنفرانسەکە لەوانەیە شاندی تایبەت سەردانی ئەو لایەنانە بکاتن داوا لە پەرلەمانیش بکەین بۆ ئەوەی ئەو ڕێو شوێنانە. ئەلبەتە مەسەلەی پەرلەمان دەبێت تو داوا بکەی داوا لە پەرلەمان بکە هەتا پەرلەمان بکاتە بەرنامەی خۆی لە بەرنامەکە تەڕح بکرێتن چکەوە ناکرێتن خۆ سەرپێی ئەوان خۆیان بڕیار لە مەسەلەکە بدەن. بەداخەوە تەواو ئێستا من ئەندامی پەرلەمان نیم ئێمە پەرلەمانتارین بەڵام ئێمە دەورەی پێشوون لە خۆڵەکانی پێشوودا ئێمە پەرلەمانتار بووین. پەرلەمانی ئێستا بەڕاستی دەبێتە ئەو پرسیارە لە خۆیان بکەی بڵێ هۆکار چیە ئێوە باستان لەو مەسەلەی نەکردووە. ئەمن پێم وایە دەبی مەسەلەکە تەڕح بکرێتن لەسەر لەلایەنەکانەوە تەڕح بکرێتن بۆ پەرلەمان بۆی پەرلەمان ئەندامانی پەرلەمان بیکەنە بەرنامەیەک بدەنە سەرۆکاتی دەبی بەرنامەکە دابنێتن. ئەوە ناکرێتن لە هەر پەرلەمانتاری کەسی تۆ ئەوی بکاتە بەرنامە بۆ پەرلەمان دەبێت سەرۆکایەتی بڕیار بداتن. سەرۆکاتی کە بڕیار نەدا ئەو پرسیارە لەوان بکەی بۆ بڕیارە نەدا تا ئێستا ئەو مەسەلەیەشی گرنگە متعلقە بە پەیوەستە بە ئایندەی باشووری کوردستان و هەروەها هێزە سیاسەکانی گۆڕەپانی کوردستان دەبێت پەرلەمان ڕۆڵێکی کاریگەری هەبووە لەو مەسەلەیەدا بەڵام بەداخەوە تا ئێستا هەنگاویان نەهابوو مەسەلە. هیچ کاتێک ینی بارودۆخ لە هەر حاڵەتێکا بێ شەڕی کورد بە دژی کورد کارێکی باش نییە و مەحکومە. ئەوێ لایەنەکان هەمویان بە تایبەتی حیزبە گەورەکان و ئەوانەی کە خەباتێکیان هەیە مێژوویەشیان هەیە لە هەموو پارچەکانی کوردستان ئەبێ ڕساوی بەرژەوەندی یەکتری بکەن ڕزاوی بارودۆخی تایبەتی و ئەو بەشانە یەکتری بکەن. ئێمە ئەمڕۆ مەحکومین بە کۆمەڵێک سنووری دەستکرد کە بەرهەمی ڕێکەوتن نامە نێودەوڵەتەکانی وەکو سایکسپیک و ئەوانەیە. ئێمە ناچارین ڕەچاوی ئەو بارودۆخانە بکەین و یەکێتی پەرلەمانتارانی کوردستانش بەیاننامەیەشی دەرکردووە کە دیدانەی ئەو هەوڵانەی کردووایان ئەو خەڵکانێک کە هەوڵ ئەدەن بۆ ئەوەی کە شەڕی کورد بە کورد دروست ببێ و داوا کراوە هەموو لایەنەکاندان بە خۆیاندا بگرن گفتوگۆ بکەن بۆ چارەسەرکردنی شێشەکانی ناوخۆیان کە نەگاتە ئەو ڕادەیە کە شەڕی کوردکوژی دروست بێ و شەڕی براکوژی دروست بێت. هیوادارین کە دروست نەبێ. ئەلبەتە لە ڕابردوودا ئێمە شەڕمان بینیوە شەڕی لایەنە کوردیەکانمان بینیوە کە ماڵوێرانی لێکەوتۆتەوە بەداخەوە و هەزاران کەس کوژراوە هەزاران ئافرەت بێوەژن بووە هەزاران منداڵ یەتیم بووە. لەبەرەوە ئێمە هیوادارین بە هیچ شێوەیەک لایەنەکان پەنان نەبەنە بەر شەڕ بەڵکو هەوڵ بدەن بە گفتوگۆ و بە دیالۆگ شێشەکان چارەسەر بکەن و ئەو کەم و کوڕیانەی کە هەن ئیتر خەلەل و کەم و کوڕێکە فعلەن لە هەر لایەنێکا بێت چارەسەر بکرێەوە لە ڕێگەی گفتوگۆوە شێشەکان چارەسەر بکرێن. بەڵام پەنابردنە بەرچەک و هێز و شەڕی مەیدانی پێم وایە هیچ کاتێک چارەسەری کێشەکان ناکات و کۆتاییەکەشی هەر ئەبێ
کۆتایی بە شەڕ بهێنرێت توجارێککە گفتوگۆ بکرێتەوە بۆیە هەر لە سەرتاوە گفتوگۆکە بکرێت چارەسەری کێشەکان باشترەکە و نابێ بچینە ناو ئەو داوانەی کە دائەنرێنەوە بۆ بێگدادانی هێز و لایەنە کوردیەکان چونکە لەوانەیە هەندێک هێزی ئیقلیمی و نێودەوڵەتیش هەبن بیانەوێت کە کوردەکان بە شەڕ بدەن بۆ ئەوی بەرژەوەندەکانی خۆیان پارێزراو بێ بەڵام لەسەر حسابی بەرژەوەندەکانی گەلی کورد ئێمە هەمومان پێویستمان بەوەیە کە یەکڕزی بپارێزین و نەهێڵین جارێکی دیکە خوێنی کورد بە دەستی کورد بڕژێت.